سەر ڕای بەرزبوونەوەی نرخی دۆلار بەرامبەر بە دینار و بەردەوامی لێبڕینی سەدا 21 موچەی فەرمانبەران نرخی کەلوپەل و شومەکیش لە بازاردا بەرزبوونەوەی زۆری بۆ خۆیە بینیوە. لیژناوبەشەکانی قایمخامێتی سلێمانی لە ماوەی یەک مانگی ڕابردوو سزای 400 کەسیان داوە کە سەرپێچیان لە بڕیارەکان کردووە و پابەندی ئەو نرخانە نەبوون کە ڕۆژانە لە چاودێری بازرگانیەوە بۆیان دیاری دەکرێت. دیارە ئێمە وەکو لیژناوبەشەکان چاودێری بازاڕەکەین لە شوێنەکشیانی پارێزگای سلێمانی لە ڕووی نرخەوە وەکو بەڕێز ئاماژە پێکردەوەی کە پەیوەندی بە نرخی دۆلارەوە بێتەوە دەسەڵاتی مێتیانی شتێکی سەرتاسەری لەسەر ئاسی عراق کە مرکزی نرخی دۆلار بەرز بۆتەوە بەڵام بەپێی ئەو ڕێژەی کە دۆلار بەرز بووە یان بەپێی ڕێژەی کردن ئێمە چاودێری بازاڕەکەین لە هەر شوێنێک نرخێکی زیاد بخرێت سەر کەلوپەل و کاڵاکان ئێمە ئیجرات یاساییەکەین بەڵام بەداخۆ هەنێک جاریش بەهۆی گرانی خزمەتگوزاریان کرێی دوکانیان شوێنێکی تر لە شوێنێکەوە شوێنی تر هەنێک گۆڕانکاری بەڵام ئەوش بۆ ڕێژەیە نابێ. دیارە ئێمە تەنان لە سەوزە و میوە و هەموو خواردن و خۆراکان ڕۆژانە نرخمان بووە لە ڕێی چاودێری بازرگانیەوە بەپێی ئەو نرخانە بڕیار لەسەر ئەو شوێنانەیە لە هەر شوێنێک لەو نرخانە زیاتر بفرۆشێت کە ڕبحی بۆ دیاری کراوە ئیجرات یاساییان لەگەڵا کرێ. ئێمە ڕۆژانە لە ڕێگەی تیمەکانمانە بەوردی چاودێریەکەین و بەردەوامیش پسۆڵی سەرپێچیەکەین بۆ شوێنانی کە نرخ لەسەر هاوڵاتیان گرانەکەن. ئێمە لە مانگی سێ زیاتر لە 350 بۆ 400 پسۆڵ ئێستا ئامارێکی دەقیقملانەیە لە بەرەوەی سەری مانگی ئێمە ئامارەکەین نزیکی 400 پسۆڵی سەرپێچیمان کردو بۆ شوێنەکان کە بەشی لە پسۆڵانە بەدڵنیاوی پەیوەندی بە بەرزبوونەوەی نرخیان گۆڕانکاری لە نرخ لە شوێنەکشەکانی پارێزگای سلێمانی. هەموو ئەو دۆخە خراپە ئابووریانەی دروست دەبن دارەکەی بەرسەری هاوڵاتی دەکەوێت. سەرڕای ئەو دۆخە خراپە ئابووریەی بەرۆکی کوردستانی گرتووە نەبوونی کار و موچە و خۆڕەخکاری لە بازاردا یاری بە نرخیش دەکرێت و حکومەتیش قسەیەکی جددی نییە لەسەر بازار. پەرلەمانتارێک دەڵێت دوو حیزبی دەسەڵاتدار بازاڕیان بۆ خۆیان خۆڕە کردووە ئەوە شەوای کردووە نرخ بە ئارزووی خۆیان بەرز و نزم بکەنەوە. خۆی ئەگەر بازار بە شێوەیەکی ئازادانە بۆ هەموو لایەک ئازاد بێ بە پێچەوانەوە نەک نرخ بەرز نابێتەوە نرخ یەتە خوارەوە. بەڵام کاتێ حکوومەت و حیزبەکانی دەسەڵات لە پشت حکوومەتەوە قۆرخی بازاڕەکەن خەریکی بازرگانین و احتیکارەکەن لە مەسەلەن لە شمەکێکە کە ئەوان لە زۆرینەی شمەکەکان ئایکەن ئەمە ئەبێتە هۆی تێکچوونی هاوکێشەی بازاڕی ئازاد و ئەبێتە هۆی قۆرخکردنی بازار و دوجار نرخەکان لە دەست کۆمپانیایەک و دوانوسیانان ئێستا لە هێندێک بوارە بۆ نمونە لە بواری نەوت و سوتەمە نییە نرخەکان زۆر بە ئاشکرا لە سنووری پارێزگای سلێمانی بەدەست یەک کۆمپانیاوەیە ئەو دیاریەکە و لە سنووری هەولێر و دۆهەکیش ئەو یەک کۆمپانیا دیاریەکە بۆ چونکە لە پشت ئەم دوو کۆمپانیایەوە دوو حیزبی دەسەڵاتن کە دەستیان خستۆتە ناو بازار ناو کڕین و فرۆشتن ناوباری بازرگانی و نرخەکان لە بەرژەوەندی خۆیان نەک لە بەرژەوەندی هاوڵاتی دەستکاریەکەن. لە ڕاستیە حکوومەت دەبێت بێلایەن بێت و بێ بازرگانی سیاسیەکان بازرگانی نەکەن و بێ دەستگاکانی چاودێری بازرگانی ئەکتیڤ و کارابن و ڕێگە نەدەن چاوچنۆکەکان دەستکاری نرخەکان بکەن لە پێناو زیاترکردنی داهاتەکانیان. هەرچەندە لیژنەکانی قایمخامێتی سلێمانی بەردەوام سەردانی بازار دەکەن بە مەبەستی کۆنتڕۆڵکردنی نرخ بەڵام سەرپێچیکردن لە بڕیارەکان بەردەوامە. پاساوی کۆگاکانیش ئەوەیە نرخی دۆلار بەرز بۆتەوە و ناچارن ئەوانی نرخەکان بەرز بکەنەوە. بەڵام هێندێک شوێن لەسەر و ئەو نرخانەی دیاریش کراوە کەلوپەل بە نرخی بەرزتر دەخەنە بازاڕەوە. ڕامیا عوسمان کەناڵی پەیام سلێمانی.